بەناوی خوای بەخشندە و میهرەبان، ئەی ئەو کەسەی کە حەجت کردووە و زیارەتی ماڵی خوای پەروەردگارت کردو و هاتیە شاری پێغەمبەر و مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، شوێنە پیرۆزەکانت کرد. ئێستا کاتی ئەوەیە کە بەرەو ماڵ بچێوە. ئایا لە خۆت پرسیوە دەبێت لە دوای حەزدا و لە کاتی گەڕانەوەت چۆن بیت؟ وەرە با پێت بڵێم، لە سێ خاڵی کورددا پێویستە ئینسانی حاجی لە دوای حەج کاتێک کە دەگەڕێتەوە بۆ ماڵەوە پێویستە چۆن بێت. خاڵی یەکەم، ئەی ئەو کەسەی کە حەجت کردووە، هەوڵدە کاتی گەڕانەوەت کاتێک کە دەگەڕێەوە بۆ ماڵەوە جیاواز بی لەو کاتێک کە هاتووی، واتە باشتر بێت. ئیمامی نەوەوی جوانی فەرمووە، دەفەرمێ نیشانەی حەجی وەرگیرا و ئەوەیە ئەو کەسەی کاتێک کە دەگەڕێتەوە لە حەج و حەجی کردووە جیاواز بێ لەو کاتێک کە هاتووەتە حەج، کاتێک کە سەرەتایەتی و حەجی نەکردووە، واتە لە چاکەدا لێی زیاد کات و لە چاکەکاری و لە تەقواداری و لە عیبادەت و تاعەتی خوای گەورەدا لێی زیاد کات و باشتر بێ وەک لەوەی کە پێش ئەوەی حەجەکەی ئەنجام بدات. خاڵی دووەم، ئەی ئەو کەسەی کە حەجت ئەنجام داوە و زیارەتی ماڵی خوای پەروەردگارت کردووە، هەمیشە بەو تاعەت و عیبادەتت دڵخۆش بە و هەوڵدا لە تاعەت و عیبادەتەکەت زیاد کەی. خوای پەروەردگار موفقی کردی ڕوکنێکی ئیسلامت ئەنجام دا و زیارەتی ماڵی خوای پەروەردگارت کرد، بەڕاستی مایەی دڵخۆشیە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم، إذا أراد الله بعبد استعمله، ئەگەر خوای گەورە ئیرادەی خێری بە کەسێک هەبوو، خوای گەورە ئەو کەسە بەکار دێنێت. گوتیان ئەی پێغەمبەری خوای لە چیدا بەکاری دێنێت؟ پێغەمبەر فەرمووی يوفقه لعمل صالح قبل موته، خوای گەورە موفقی دەکات بۆ کار و کردەوەی باشە پێش ئەوەی کە بمرێت. ئەو کەسەی کە حەجی ئەنجام داوە چاکترین عیبادەتی ئەنجام داوە و خوای گەورە موفقی کردووە بۆ عیبادەتێکی زۆر بەرز و پیرۆز و ڕوکنێکی ئیسلام. هەمیشە پێی دڵخۆش بە، هەوڵدە لەو تاعەت و عیبادەتت زیاد کەی و هەمیشە لە زیادبوون و چاکەکاری دابیت. خاڵی سێیەم، ئەی ئەو کەسەی کە حەجت کردووە و زیارەتی ماڵی خوای پەروەردگارت کردووە، هەوڵدە ئەگەر پێشتر ئاکار و ڕۆشتێکی خراپت هەبوو بێت، سیفەتێکی خراپت هەبوو بێت، گوناه و تاوانێکت هەبوو بێت، بیگۆڕە بە چاکە و واتە لە پێش حەجەکەت کاتێک کە دەگەڕێیتەوە هەوڵدە باش بە و هەر ئاکار و سیفەتێکی خراپت هەبوو بێت هەوڵدە چارەسەری بکەی و بیگۆڕی بە چاکە. چونکە حەجکردن هەر ئەوە نییە لە کاتی ئیحرام و حەجدا پارێز بکەی و زمانی خۆت بگری، بەڵکو دەبێت لە دوای حەجکردن هەر ئاکار و سیفەتێکی خراپت هەبوو بێت بیگۆڕی بە چاکە. لە دوای حەجکردن وریابە ئەو کەسێک کە حەج و زیارەتی ماڵی خوای گەورەت کردووە زمانت بپارێزە، زمانت بەرەڵا مەکە لە دوای حەجکردن و بە گوناه و تاوان و غەیبەت و خراپە زمانت پیس مەکە. هەوڵدە ئاکار و ڕەوشتت بپارێزێ و هەڵس و کەوت و مامەڵەت لەگەڵ خەڵکدا جوان بێت و گونجاو بێت. هەوڵدە کار و کەسابەتت با حەڵاڵ بێت، تووشی حەرام نەبێت. وریابە ماڵ و سامانەکەت پیس نەکەیەوە، ماڵێکی زۆرت سەرفکە لە ڕێگای خوای گەورەدا دیسان خۆت تووشی حەرام و قەدەغە کراو نەکەیتەوە. هەوڵدە کەسایەتی خۆت بپارێزە، بەر لەوەی کە حەجکەی هەر ئاکارێکی ناشیرن و خراپت هەبوو بێت هەوڵدە بیگۆڕی بە چاکەکاری. ئەوە نیشانەی حەجی وەرگیراوە. پێویستە ئینسانی حاجی لە دوای ئەوەی کە حەج دەکا و دەگەڕێتەوە بۆ ماڵەوە ئەو سێ خاڵە لە بەرچاو بگرێت. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی حەجی هەموو لایە قبول کات و لەو کەسانە بین حەجێکمان ئەنجامدا بێت حەجێکی قبول بێت، خوای گەورە پاکی کردبینەوە و جارێکی دیکە خۆمان تووشی گوناه و تاوان نەکەینەوە. والسلام علیکم ورحمة الله وبركاته.